ئەوە بەڕاستی تاسیری زۆر کردووە لەسەرمان لەسەر هەش خێزانێک ئەو کارە ساتانە ڕوودا تاسیری تەواوی خۆی هەیە. ئێمەش وەکو کەسبکاری ئەو قوربانیانە سەرەتا زۆر سوپاسی خوای گەورە ئەکەین هەر ئەوەندەی بە ئێمە بەخشی و حەمدوسانەی گەرەکە بەبردنەوەیشی. لە دوای ئەوە بە خەڵکی گەرمیان و ناوچەکە و کوردستان هەمووی غەمبار بوون بەڕاستی ئەوە بوونە هیدایەتێک بۆ ئێمە بتوانین خۆمان لەسەر پێ وەربگرین بتوانین زامەکانمان تۆزێک ساڕێژ بکەین. دووچە دوانە بوون لە یەک ڕۆژە هاتنە دنیاوە لە یەک ڕۆژە بەجیانیاشن و کۆچی دواییان. بەڵێ ئەو دوو کچەی منە دوانە بوون لە 2007 لەدایک بوون لە یەک کاتدا لە ولادەی دووس غورمات و لە 14 پێنجە بۆ کارە ساتە دڵتەزێنە کۆچی دوایان کرد. ئێمە ئەمڕۆ لەمرەوە گوێمان لێ بگرن بە پەروەردە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو قوربانیەک دەستی ڕێگاوبان و هاتوچووە زانست بەڕاستی ئەبێ هەموو خەڵک ئیبرەتی لێ وەربگرێ. بەیانی بوو ئەجا ئەوان ڕێکیان خستو بۆ بڕۆم بۆ گەشتێکی زانستی ئیتر ڕۆیشتیم باوکم بردمانی ئیتر لێوە منیش ویستم لەگەڵ یا بڕۆ مامەساکان نەیان هێشت تا ناو پاسەکەشا ڕۆیشتم ئیتر کۆتا جار هەر ئەوە بوو خوشکەم بینیم ئەو کاتە بینیم تا بڵێ ناخۆشە تا بڵێ هەموو شتێکمان گۆڕاوە هەموو شتێک هەر ژیانمان گۆڕاوە بێ ئەوی زۆر ناخۆش بوو بۆ ئێمە. من تاوەکو ئیسا هیچ ئازیەکم لەدەست نەداوە شکر بۆخوا بەس ئەم کە ڕۆیشت شتمیشکان چونکە من ئەو تەنانەت لەگەڵ یەکیشا خەوتین ئەو نەما ئێستا هەر خۆم تەنیا مامەدۆ.